بەردەوامە بین لە هەولێرەوە چینە کەرکووک لە شاری کەرکووک یەکێک لە هونەرمەندە عزیزەکانی کەرکووک کە بەشداری لە فستیڤاڵێکی نێودەوڵەتی کردووە لە وڵاتی تونس کە ئەویش مۆنۆدرامای نوکتەچیە کە توانوێتی خەڵاتێکی گەورەی نێودەوڵەتی لە نێو ئەم فستیڤاڵە بەدەست بهێنێت کە بۆ مۆنۆدرامای نوکتەچی بوو. ئەمجا ئەم بانیە ئێمە دەرهێنەری مۆنۆدراماکە لە کەرکووکەوە ڕاستەوخۆ لەگەڵمان نابێ قسە و باس و گفتوگۆی زۆرەکەین لەسەر بەڕێوەچوونی فستیڤاڵەکە ئەو خەڵاتەی کە بەدەستیان هێناوە و چەند گروپ بەشدار بوون چەند کەس بەشدار بوون کەی ڕۆشتون ئەمانە و کۆمەڵی پرسیاری تریش لە بەڕێز مەریوان زەنگەنە دەرهێنەری شانۆی نوکتەچی و هەروەها خۆشی دەرهێنەر و شانۆکارەکە ئەم بانێ لە کەرکووکەوە لەگەڵمانە. کاک مەریوان سڵاو لێبێت و بانێت باش و پیرۆزیشە. سڵاو ئازیزم، سڵاو لە بینەرانتان، سڵاو لە کەناڵە جوانەکەتان و لە کورسات و هەموو کوردستانیەکان. ئەم کاتتان باش. ئەم کاتی جەنابە باشتر بە پیرۆزباییەوە دەست پێ بکەین کە ئەم خەڵاتتان بەدەستێناوە بۆ مۆنۆدرامای نوکتەچی. پێم خۆشە باسێکی خەڵاتەکەمان بۆ بکەین. ئەم خەڵاتە هیچ بوارێک بوو و چەند کەس بەشدار بوون لەم فستیڤاڵ یاخود لە چەند وڵاتەوە بەشدار بوون، چۆن بوو توانیتان وەکو کورد وەکو کەرکووکیە کە ببنەجێی شانازی بۆ هەموو هونەرمەندان و تەواوی کوردستانیش کە ئەم خەڵاتە بەدەست بهێنن. سپاس بۆ پیرۆزبایەکەتان و بۆ هەموو ئەو برادرانی کە پیرۆزبایان لێکردوم چ لە تەلەفۆنەوە چ لە ڕێی نامەوە یاخود کارەکەیان بڵاو کردوێتەوە خەڵاتەکەیان بڵاو کردوێتەوە. هەڵبەت ئێمە وەکو تیپی شانۆی کەرکووک ئەم شانۆگەریەمان بە زمانی کوردی کار کرد و لە شاری کەرکووک پێشکەشمان کرد و دواتر لە شاری سلەیمانی و دەربەنی خانیش بۆ ئەم ساڵ کە هاتەوە بە زمانی عەرەبی پێشکەشم کرد لە شاری کەرکووک و دواتر بانگەشنامەیەکمان بۆ هات بۆی بیبین بەشدار بین لە فستیڤاڵی قەرتاجی نێودەوڵەتی کە تایبەتە بە مۆنۆدرامەوە. من خۆم کاری دەرهێنان و کاری نواندنم بۆ کارەکە کردووە. هەڵبەت ئەو فستیڤاڵە یەکێکە لە فستیڤاڵە هەرە گەورەکانی وڵاتە عەرەبیەکان کە هەموو ساڵ ئەکرێ. ئەمەش خولی حەوتەمی بوو. لەم خولەیە 13 نمایش پێشکەش کرا، زیاتر لە 10 وڵاتی عەرەبی هاتەبوون بەشدار بوون وەکو تونس و لیبیا و جەزائیر و عێراق کارێکی هێنابوو لە بەغاوە و سعودیا و وڵاتەکانی ترش بەشدار بوون هەڵبەت لەم فستیڤاڵە. خۆشبەختانە لەبەر تایبەتمەندی ئەم نمایشەی ئێمە کە پێشکەشمان کرد و کامڵبوونی لە زۆربەی ڕووەکانەوە ئێمە توانیمان خەڵاتی باشترین نمایش بەدەستبێنین کە پێڵەن ئەفضل عەرض متەکامل، یعنی لە هەموو ڕۆکانەوە لە نمایشەکە لە ئاستێکی بەرزایە لە دەرهێنان و نواندن و لە سینۆگرافیاوەتە دیکۆر و ڕووناکی و هەموو وردەکارەکانی تر لە مۆزیک هەڵبەت. خەڵاتەکەش هەڵبەت قەڵغانێکی ئاڵتونی بوو بە ناوی مۆنۆ ئەزەهەبی، مۆنۆی ئاڵتونی. باشە کاک مەریوان سەخت نەبوو لێ کاتا هەم بتوانین دەرهێنەر بیت و هەم بشتوانی شانۆکار بیت و خۆت ڕۆڵ بجێڕی؟ من بەردەوام ڕوبەڕووی ئەو پرسیارە ئەبمەوە کە قورسە، من خۆم پێم قورسە کەسێک خۆی نوان بکات و لە هەمان کاتە خۆی دەرهێنەر بێ بۆ خۆی. بەڵام ڕەنگە ئەمە کەڵەکەبوونی ئەو ئەزمونانی کە من هەمە لە هەشتاکانەوە کە من دەست بەکارم لە کاری شانۆیی وای کردبێ بۆ من تا ڕادێ ئاسانکاری کردبێ بۆ من و بتوانم خۆم کۆنتترۆل بکەم و بتوانم ئەم ئیشە ئەنجام بدەم. لەبەرەوەی تۆ بەردەوام پێز بەیەکێکە لە کاتی پرۆڤەیە سەرنجی هەموو وردەکارەکانتدا لە جوڵەکانت لە تۆنی دەنگت لە حاڵەتەکانت کە تۆ پێشکەشیەکەی هەڵچوون و داچوونەکانت ئەوە شتێکی زۆر قورسە. ئێمە جاری وایە بە تەلەبەکانمان لە پەیمانگە پێیانڵێن ئەبێت تۆ وەکو ئەکتەرێ ئەبێ 100 چاوتە بێ لە دەرەوەی خۆت وە 100 جۆت هەبێ بۆی جۆت لە خۆت بێ و خۆت ببیری چۆن هەڵسوکەوتەکەی. اینجا من لە ڕاستیە قورس بوو بۆ من، بەڵام
خۆشببختانە توانیم کارەکە ئەنجام بدەم و لەوێش کارێکی سەرنجڕاکێش پێشکەش بکەم کە لە هەموو لایەنێکەوە کامل بێ. هەڵبەت من لەم کارەیە کۆمەڵی تەکنیکمان بەکارهێناوە مامۆستا مەریوانی لەسەر تەکنیکەکان کە بۆمان باس بکەی، بەڵام شتێک کە جێی سەرنج بوو لەلام کە ئەم پرسیارە لێ بکەمەویشەوەیە لەو وڵاتانی کە بەشدار بوون لە هەر وڵاتەی چەند گروپ هاتبوو یاخود چەند شانۆیی هاتبووە لە عێراقەوە دوو شانۆی ڕۆشتوایە ئەوەی جەنابتان هەر بەناوی عێراقەوە بووە بەناوی کوردستانەوە بووانی هیچ جیاوازیەک هەبوو؟ هەڵبەت بەڵێ ئێمە هەڵبەت وەکو تیپی شانۆی کەرکووک بەشدار بووینە، بەڵام ئەوەی کە هاوکاری کردوین بۆ ڕۆشتن بۆ سەفەرەکەمان نەقابەی عێراقیین بووە، هی فەنانین واتە سندیکای هونەرمەندانی عێراقیین بوو و کۆمەڵی خەڵکی ترش هەڵبەت هاوکاری کردوین لە پێشتر و لە ئێستاشا بۆ ئەوەی بتوانین ئێمە نمایشەکە بگەین بەو وڵاتە و ئەوانەشی بەشدار بوون. هەندێک وڵات هەبوو بە بەشداری، یعنی ئێمە تونس و لیبیامان هەبوون نمایشێکیان کرد بە هاوبەش پێکەوە و نمایشەکان لە وڵاتە جیاجیاکانەوە هاتبوون. هەڵبەت هەر کەسە و نمایشێک یا دوو نمایشی هێنابوو بۆ فستیڤالەکە، بەڵام عێراق دوو نمایش بوو. هەڵبەت نمایشەکەی بەغاش دوو خەڵاتی بەدەستێنا لەوێ خەڵاتێکیان لیژ نەبوو و خەڵاتەکەی ترین بۆ مۆزیکەکەیان بوو کە ئەنجامیاندا بوو. بەڵێ کاک مەریوان گەر بتوانیت باسی تەکنیکەکانمان بۆ بکەیت کە بزانین ئایا چۆن بەڕێوەچەوە تەکنیکانە چێ کە تێیدا بەکارات و توانیتان ئەو خەڵاتە بەدەست بێنن. بەڵێ ئەم نمایشە هەڵبەت نمایشێکە مۆنۆدرامەیە تاکە ئەکتەرە لە ڕۆڵە گێڕە لە سەرتەختەی شانۆ و کاتەکەی زۆرە نزیکەی 50 دقەیە. تۆ ناتوانانی 50 دقە سەیری کەسێ بکەیت دواندرن بۆ بکە، هەرچەنە بەتوانە بێ ڕەنگە نەتوانێت تا فول سەرنجی تۆ ڕابکێشێەوە وات لێ بکاتۆ کۆنتترۆلی یان بینەر بکات و هەست و سۆزی بینەر بکە و هەزری بینەر بکە. لەبەرەوە دواتریش گواستنەوەی زۆر تێبوو لە نمایشەکە، چ کەسایەتەکان نزیکەی 6 کەسایەتیم بەرجەستا کرد بە گۆڕینی جلوبەرگەکانی شەوە بێ و بە دەنگ و بە جوڵەشەوە بێ. ئەمانە هەمووی وای کرد کە من تەکنیک بەکار بێنم ئەویش لە ڕێی سینەما ڤیژنەوە یاخود باگراوندەکەی کە فیلمەکانی لەسەر نمایشەکە چ فیلم بێ چ وێنە بێ زۆر بەشی جوڵاوە بوونی ئەی مامەڵەکردن لەگەڵ ئەو وێنانەوە یاخود لەگەڵ ئەو فیلمانەی کە کارەکە بە شێوەیەکی ڕاستەوخۆ کە ئەوە بوو بەجێی سەرنج بەڕاستی لەو شوێنەیە، چونکو سێ نمایشی ترمان هەبوو لەوێ کە کرانهی وڵاتەکانی تر بە هەمان شێوە ئەوان مۆشن گرافیکیان بەکارهێنابوو و ڤیددیۆیان بەکارهێنابوو، بەڵام شێوازی بەکارهێنانەکەی ئەوەی ئێمە جیاواز بوو لەگەڵەوەی ئەوەی ئێمە ڕاستەوخۆ من مامەڵەمە کرد لەگەڵ باگراوندەکەیە و من لێرەوە سپاسی زۆر بێپایانی کاک هەوراز فوا دەکەم کە یەکێکە لە مۆنتێرە زۆر گەورەکانی شاری کەرکووک و توانی ئەو مۆشن گرافیکە بە کەرەستەیەکی زۆر پێشکەوتوش نەبێ دروستی بکە و وابکە لەوێ پرسیار. بەڵێ کاک مەریوان ئاماژەت بەوەدا کە توانیتە 6 ڕۆڵ بگەڕی لەم شانۆییەدا. بەڕاستی مەراقمە بزانم کە ئایا ناوەڕۆکی ئەم شانۆیە چی بوو کە توانیتە 6 ڕۆڵی تێدا بگەڕیت؟ بەڵێ ئەمە باستە کەسێک کە پیشەی نوکتە چییە شانۆگەریەکە، بەڵام کێشەیەکی هەیە نوکتەکانی کەس نایەنێتە پێکەنین لەبەرەوەی نوکتەکانی هەمووی باسی ئەو چەرمەسەری و ئەو گرفتاناکە و ئەو کێشاناکە کە لە ناو کۆمەڵگەیە هەیە و بە تایبەت ئەو جەنگە بەردەوامانەی کە لە وڵاتی ئێمەیە ڕووی داوە و ئەو نەهامەتیانەی کە بەسەر خەڵکەکەیە هاتوون. کەواتە کاک مەریوان ئامانجتان ئەوە بوو، بەڵێ کەواتە ئامانجتان ئەوە بوو کە بتوانن پەیامی ئەوە بگێنن بە وڵاتانی تریش کە گەلی کورچ نەهامەتێکی بینیوە؟ بە دڵنیاییەوە ئێمە وەکو کورد بەردەوام لە شەڕابووینە لە ڕاکەڕاکبووینە زۆر بە کەمی ینی
خۆمان بینیوەتەوە کە کیانێکی ثابتمان هەبێ و بتوانین وڵاتێکمان هەبێ بۆ خۆمان سربەخۆ ئەوانە هەموو کێشەیە و کاریگەری هەیە بەسەر تاکەوە و ئەکا ژیانی تاک ناخۆش بێ بەردەوام لە دڵە ڕاوچەیە بێ و بەردەوام لە وەهما بژێ کە ئەم کابرایش بەردەوام لە وەهمێکی گەورەیە ئەژیا و ترسی هەبوو هەموو لە هەموو دەوروبەرەکەی تەنانەت لە خێزانەکەی کە نزیکترین کەسە بۆی بەردەوام لە دەرگایەدا و دەرگاکەی بۆ ناکردەوە ئەو تۆ ڤایرۆست لەگەڵا ڕەنگە ڤایرۆس بێنیتە ژوورەوە ئەو ڤایرۆسەوەکو هێمایەکە بۆ ئەو ترس و دڵە ڕاوچیانی کە ئەم کەسە هەیبوو لە دەوروبەرەکەی باسی کۆمەڵێ کێشە و گرفتی کۆمەڵایەتیشی کردووە هەڵبەت شانۆگەریەکە پەیوەندیە کۆمەڵایەتیەکان لە نێوان بەڵێ کاک مەریوان کاتمان کەم ماوە ئەگەر پێم بڵێیت لە ئەم ساڵیش بەشدارە بن لە فێستیڤالەکە یاخود بە تەمانی یا بانگهێشتەکرێنەوە هەڵبەتدامەوە خەڵاتە گەورەیەتان بەدەستێنەوە من خۆشببختانە کە نمایشەکەمان کرد هەر لەوێ لە تونەستیان حەزەکەین ساڵێکی تر نمایشێکی ترمان بۆ بینی مۆنۆدراما و لە وڵاتی مسرەوە بانگەشنامم بۆ کرا و هەروەها لە چەند وڵاتێکی ترەوە باسی ئەو پرۆژەیە کرا کە من بەشدار بم لە مۆنۆدرامەکانیان یا فستیڤاڵی مۆنۆدرامەکانیان و ئێستا ئەوەیتر خۆ ئامادەکاری بکەین بۆ ئەو فستیڤاڵانە من هەڵبەت لێرەوە ئەگەر کات نەماوە حەزەکەم تر سپاس نامەکان پێشکەشکەم بۆ ئەو کەسانی کە هاوکارم بوونە لەبەرەوەی پێشوم کاتەکەونە نەماوە کەسیش لێ لەبەرەوەی هەمومانە زانین کە توانای جەنابێت چۆنە مامۆستا مەریوانجان قوربان ئازیز و خۆشەویستی من زۆر سپاسی کاک ئاسۆکەم لێ پرسراوی کەرکووک سڵاحەدینێکی نیشتیمانی کە زۆر هاوکارم بووە لەم کارە و کاک ڕەوەند لێ پرسراوی مەڵبەندی کەرکووک هەروەها پارێزگاری کەرکووک کاک ڕێبوار تاها و هەروەها ئەنجومەنی پارێزگا زۆربەیان لە سەرخەت بوونە بۆ ئەوەی ئەم بتوانین ئەم نمایشە پێشکەش بکەین و سندیکای هونەرمەندانی عێراقی و سندیکای هونەرمەندانی کوردستان پەیمانگەی هونەرە جوانەکانی کەرکووک و سپاس و پێزانین بۆ سنتەری ڕۆشنبیری هەبووە هەروەها بۆ ستافی کارەکەم کاک هەوراز و مامۆستا سیروان عومەر بەرپرسی سندیکای هونەرمەندان کە کاری مۆزیکەکەی بۆ کردوم و زۆر ماندوو بووە لەگەڵما هەروەها مامۆستا قاسم غەمگین کە بڵێ نەقیبی فەنانینی عێراقیینە لە کەرکووک و هەروەها سپاسی ئەم کەناڵە جوانەتانەکەم کە بەردەوام ئاگیان لە کار و چالاکیەکان بوو لە کاتی سپاسەکەی خۆمان ناپێ و ببڕم بڵێم گلێ و لێ ناکەن قەی ناکە کاک مەریوانجان دەسەکانە خۆ زۆر سپاس بۆ ئێوە ئازیزن لە کەرشاری کەرکووکی ئازیز و خۆشەویستەوە بۆ هیوایم کە بەردەوام بتوانن چالاکیەکانتان زیاتر بێت و لەم شێوە خەڵاتە گەورانە بۆ کورد و بۆ کوردستانیش بەدەست بێنن بەڕاستی ئەم خەڵاتە تەنها بۆ جەنابەت و بۆ شاری کەرکووک نییە بۆ هەموو کوردستانە جارێکتر سپاس بۆ جەنابێت کاک مەریوان زەنگەرە دەرهێنەر و شانۆک کارەوە دەرهێنەری شانۆی نوکتەچی لە وڵاتی تونس کە توانی وەکوو مۆنۆدراما باشترین خەڵات بەدەست بێن بەڵام